ماتۆرسکیل سوار تۆنی باو یەکێک لە سەرکەوتووترین ماتۆرسکیل سوارەکانی وەرزشی تۆنی باو ڤیدیۆیەکی لەسەر ئینستاگرامەکەی خۆی بڵاو کردێتەوە کە نیشانی دەدات ڤایرۆسی کۆرۆنا چۆن کاری لەسەر ژیانی ڕۆژانەی ئەودا کردووە. لە ماڵەکەی خۆیدا بێت چوونە دەرەوە بە ماتۆرەکەی هەموو کاری ڕۆژانەی ئەنجام دەدات. سەرەتا ددانی دەشوات و دواتر خۆی دەگۆڕێت و قاوەیەکی گەرم ئامادە دەکات. دواتر دەست دەکات بە وەرزشی ڕۆژانەی. تۆنی باو دەڵێت پەیامی من لەم ڤیدیۆدا ئەوەیە کە خەڵک هان بدەم کە لە ماڵەکانیاندا بمێنەوە چونکە بە لە ماڵەوە مانەوە خۆیان و خێزان و کۆمەڵگاکەیان دەپارێزن.